وەکو کوردێک دەنگ بدە بۆ زیادکردنی ئاڵای کوردستان بۆ نێولیستی ئیمۆجیەکانی گۆگڵ، با ئێمەش وەکو وڵاتانی تر خاوەنی ئاڵای خۆمان ببین لە نێولیستی ئیمۆجیەکاندا. لینکی فێرکارێکم لە دیسکریپشنی ئەم ڤیدیۆیە داناوە. پێویستیمان بە 100,000 دەنگ هەیە بۆ زیادکردنی ئاڵاکەمان بۆ نێولیستی ئیمۆجیەکان. لە پێناو ئاڵاکەمان ئەم کارە ئەنجام بدە و دڵنیا بە هیچ شت لێکەم نابێتەوە، وەکو ئەرکێکی نیشیمان پەروەری ئەم کارە لە پێناو کوردستان جێبەجێ بکە. جۆن فلیکس ئەنتۆنی سینە لە 23 مانگی سواری ساڵی 1970 لە ئەمریکا لەدایک بووە. زۆرانبازی پرۆفێشناڵی ئەمریکی و ڕاپەرە و یەکێکە لە ئەکتەرە بەناوبانگەکانی هۆلیوود، یەکێکە لە متمانە پێکراوەکانی ڕێکخراوی WWE. لە ساڵی 2001ەوە مافی خزمەتکردنی ئەو ڕێکخراوەی دراوەتێ. جۆن سینا لە ڕۆژئاوای نیوبۆری لە ماسیچوسیتس لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لەدایک بووە. کوڕی کارۆل و سینایە و دووەمین گەورەترین برایە لە ماڵەوە. یاریزانی بەیزبۆڵ بووە بە ناوی تۆنی لوپین. دوای دەرچوونی لە ئەکادیمی کۆشینگ، جۆن سینا چۆتە کۆلێژی سپرینگفیلد کە لە شاری سپرینگفیلدا لە ماسیچوسیتس. لە کۆلێژەکە چۆتە نێو تیمێکی فوتبۆڵی ئەمریکی و ژمارە 54 پۆشیوە و زۆر زار لە نمایشەکانی WWE ژمارە 54 لە کەلوپەلەکانی بەکاردەهێنێ. ئەو دەرسوی سپرینگفیلد بووە لە ساڵی 1998 لەگەڵ بڕوانامەی ڕاهێنانی فیسیۆلۆجی. دواتر دەستی کردووە بە کاری لەشجوانی و کاری کردووەکو شۆفێری تەکسیش. ژیانی هاوسەری پێکهێناوە لەگەڵ ئەلیزابەت هیوبەردی لە ساڵی 2012 و ئێستا پەیوەندی لەگەڵ نێکی بێڵای ئەکتەری فیلمی تۆتال دیڤاس هەیە. جۆن سینا بەرزی باڵای مەترێک و 85 سانتیمەترە و لە تویتر زیاتر لە 12 ملیۆن فۆلۆی هەیە و لە فەیسبوک زیاتر لە 39 ملیۆن لایکی هەیە. نوێترین دەرکەوتنی جۆن لە فلیمە کۆمیدیەکان بووە، لە نێوانیاندا فلیمی تران وێرک کە جۆن ڕۆڵی ستیڤن دەبینێت و فلیمی بلۆکرز. جۆن سینا لە سەرەتادا زۆر هەژاری بینیوە. کاتێک لە ساڵی 2011 سەردانی یەکێک لە قوتابخانەکانی نیویۆرکی کرد، بۆ قوتابیەکانی ڕوون کردەوە کە لە سەرەتادا کە هاوتەمەنی ئەوان بوو زۆر هەژار بوو، تەنانەت شوێنێکشی نەبوو لێی بمێنێتەوە. بۆیە بڕیاری بەرپرسیارەتیدا لە داهاتووی خۆی و ئامانجێکی بۆ خۆی دیاری کرد و هەمیشە هەوڵی بۆی دەدا و ئێستا یەکێکە لە باشترین و دەوڵەمەندترین یاریزانەکانی زۆرانبازی WWE. ئەویش بەهۆی هەوڵدان بۆ ئامانجەکانی و ئەنجامدانی کارەکانی، ئەگەر لە نێو مەیدانی زۆرانبازی بێ خۆ لە دەروی ژیانی زۆرانبازی بێ و بەپێی ئەو زانیاریە نەبێ کە دەستی من کەوتووە. جۆن سینا لە ئێستادا خاوەنی سەرۆت و سامانێکە کە نرخەکەی زیاتر لە 30 ملیۆن دۆلارە. جۆن سینا هەر لە منداڵیەوە ئارەزووی لە یاری زۆرانبازی هەبووە و هەمیشە وەرزشی ئەنجام دەدا و لە تەمەنی 12 ساڵیدا داوای لە خێزانەکەی دەکرد کە ئەو کەرەستانی بۆ بکڕن هەتا وەرزشی پێ ئەنجام بداتەوە بتوانێت ماسوولکەکانی لەشی دەربکە و لە تەمەنی هەرزەکاریدا لەگەڵ باوکی لە دەرەوە کاری دەکرد و لەگەڵ کارکردنیشدا خەونەکەی لە یاد نەکردبوو. هەمیشە لە کاتە بەتاڵەکاندا پلانی بۆ بەدیهێنانی ئامانجەکانی دادەنا و لە تەمەنی 20 ساڵیدا چاوەکان چوونە سەری، ئەوش بەهۆی شارەزا زۆرەکەی لە وەرزش و لەش جوانیدا و هەروەها کاری تەکسیشی دەکرد بۆ یەکێک لە کۆمپانیەکان و لە ساڵی 1999 دەستی بە یاری زۆرانبازی کرد لە ڕێکخراوی UPW لە کالیفۆرنیا و ڕۆڵێکی بەرچاوی هەبوو لە یاری زۆرانبازیدا و خاوەنی توانایەکی گەورە بوو. هەروها لە شۆلارەکەی ببووە جێگای سەرنج لای خەڵکی و خەڵکی زۆر خۆشیان دەویست و توانی لە ساڵی 2010 نازناوی UPW بۆ کێشی قورس بەدەست بهێنێ بۆ ماوەی مانگێک. لە مانگی دەی ساڵی 2010 کە ئەو کات جۆن سینا ئەستێرەیەک بوو لە UPW، توانی یەکەم یاری تاقیکردنەوە ئەنجام بدا لە WWE بەرامبەر مایکی ریچستەر و لە ئەنجامدا جۆن سینا نەیتوانی سەرکەوتن بەدەست بهێنێت و دوای ئەوەی ماوەی ڕێکەوتنەکەی لە ڕێکخراوی UPW کۆتایی پێهات، بۆ ئەم جاریان ڕێکەوتنی لە WWE ئەنجامدا و توانی سەرکەوتنێکی گەورە بەدەست بهێنێت و هەروەها چۆنی و دڵی خەڵکیەوە و ئێستا کەسانێکی زۆر هەواداری جۆن سینان و پشگیری لێ دەکەن و خۆشیان
دەوێ و لە سەرەتادا زۆر یاری و دژایەتی لەگەڵ کێرت ئانگل ئەنجام دەدا و زیاتر لەوەوە ناوبانگی پەیدا کرد و هەروەها لەگەڵ ئەندەرتێکر و چەند ئەستێرەیەکی تری ژیاری ئەنجام دەدا و لە ساڵانی 2002 بۆ 2004 سەردەمی ئاڵتوونی بوو بۆ جۆن سینا چونکە دژایەتی لەگەڵ زۆرێک لە یاریزانەکان وەکو برۆک لێزنەر و ئەندەرتێکر و ئێدی گێرەرۆ و کریس بنوا و چەندین کەسی تریش هەبوو بەم شێوازە جۆن سینا لەم ماوەیەدا توانی ناوبانگێکی گەورە پەیدا بکە و خەڵکانێکی زۆر خۆشیان بوێ و لە ڕاسڵمێنەی 20ەم لە نیویۆرک جۆن سینا توانی لە بیکشۆی زەبەلاح بەرێتەوە و یەکەم پشتوێنی ناوبانگی بەدەستێنا ئەویش پشتوێنی ناوبانگی ئەمریکا بوو و لە ساڵی 2005 و 2007 بوو بە یەکەم یاریزانی کۆمپانیاکە و زۆر یاری ئەنجام دەدا لەگەڵ JBL و کریس جێرکۆ و ڕاندی ئۆرتن و ڤاندام و ترێبل ئەچ و شۆن مایکل و هەروەها وازی لە کەسایەتی ڕابوتن هێنا و بوو بە پاڵەوانی زۆرانبازی سوپەر هیرۆ و لە ماوەی نێوان 2008 و 2011 ناوبانگەکەی زیاتر و زیاتر دەبوو و دوژمنایەتی زۆری دروست کرد لەگەڵ باتێستا و CM Punk هەروەها شەیمس و گروپی نەکسس و ئەم ماوەی دەنگدانەوێکی گەورەی هەبوو هەروەها کەسانێکی زۆریش دژایەتی جۆن سینایان دەکرد و جۆن سینا زۆرترین خەڵاتەکانی بردوتەوە دەتوانین بڵین کە ڕیکۆردی تێیدا شکاندووە و ژمارەیەکی کەم ماوە ئەگەر وەری نەگرت بێ و لە پاڵ زۆرانبازیدا جۆن سینا لە بەرنامە تەلەڤیزیۆنەکان دەردەکەوێت هەروەها بەشداری لە فلیمە بەناوبانگەکانیشدا دەکات هەروەها ئێستاش بەردەوامە لە زۆرانبازی بەڵام ئەویش بە کەمی وەکو زاران نا و بە زۆری لە یاریە نێودەوڵەتەکاندا بەشداری دەکات لە کۆتاییدا دەڵێن جۆن سینا لە سەرەتادا زۆر هەژار بووە بەڵام هیوای بۆ ژیان لە دەست نەدا و بڕیاریدا هەموو ئاستەنگیەکان تێک بشکێنێ و بگا بەلووتکەی خەونەکانی و لە ڕێگەی هەوڵدانەوە توانی ئەم شتە بکا بەڕاستی و ئێستا یەکێکە لە باشترین یاریزانەکانی جیهان ئێوە ڕاتان چیە لەسەر جۆن سینا دەتوانن لە کۆمنتی ئەم ڤیدیۆدا بمانی بنووسن و زۆر سوپاستان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکەم بوون ئەگەر ڤیدیۆکەمتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆم بکەن و هەروەها شێری بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا و لە بیریشتان نەچێ ئەگەر ئەتانەوێت هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەم ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەم کەن و هەروەها زەنگۆڵی تەنیشی سبسکرایبەکەش چالاک بکەن بۆ ئەوەی بابەتەکانتان بە ئاگادارکردنەوە پێ بگا و لە بیریشتان نەچێ هەڕەخنەیەک یاخود پێشنیارێک یاخود بیرۆکەی ڤیدیۆیەکت بۆمان هەیە ئەوە هەموویمان لە کۆمنتی ئەم ڤیدیۆدا بۆ بنووسە و ئینشاءڵڵا بە زووترین کات وەڵامتان دەدەمەوە و دووبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکەم تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختۆر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.